ڕۆژێکی مێژووی بوو بە نیسبەت ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی و کە توانیمان پرۆتۆکۆلێکی لێتێگەیشتن واژۆ بکەین لە بینی هەردوو لادا کە ئەمە بێ بە پێشکەوتنێک بۆ هەردوو ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە ئەتوانین لەم تێگەیشتە بتوانین کۆمەڵێ پرۆژەی لە شاری سلێمانی بتوانین جاریشتر بەگەڕ بخەینەوە سەبارەت پرۆژەی پیشەسازیەکان کشتتوکاڵەکان پرۆژەی پەلەوەرەکان وە بتوانین هەلی کار بۆ گەنجەکانمان بەڕەخسێنین وە لەم پرۆتۆکۆلەدا کەوا واژۆ کراوە کە بتوانین زیاتر پەرەپێدانی گەنجەکانمان بدەین لە فێرکردنی کارەکانیان لەم زانکۆیەدا و هەلی کاریان بۆ دۆزینەوە لەو کارگانە لەو کۆمپانیانن کە لە شاری سلێمانیدا هەند کە لە تۆمارە لە ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی ئێمە هیوادارین کە ئەمە بێتە ڕێگە خۆشکەرێ بۆ گەنجەکانمان کە لەمە دو کار بکەن لە کەتی تایبەتە و ئەو قورسایی کە هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دامەزراندن کە بتوانین بەم شێوازەی تازەی ئیستا ئێمە بتوانین هەلی کار بۆ گەنجەکان بڕەخسێنین.